ڕێز و سڵاوەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی بەرنامەی لێکدانەوە و هەڵوێست. ئەم جارەش وەکو هەموو جارێکی تر چەند بابەتێکمان بۆ ئامادەکردوون کە بۆتان خوێنمەوە. بابەتی یەکەممان ئاڵۆزی پەیوەندی هەسەدە و حکوومەتی سووریا. ئەم بابەتەش لەلایەن عوسمانی حاجی مارفەوە ئامادەکراوە. شاری حەلەب شایەتی گرژی ئەمنیەکانی نێوان سوپای سووریا و هەسەدە بوو. دوای پێکدادانی تونند و تیژی کە لە نێوان هێزەکانی حکوومەتی سووریا و هەسەدە لە گەڕەکەکانی شاری حەلەب بە تایبەت شێخ مەقسوود و ئەشرەفیە ڕوویدا، حکوومەتی سووریا و فەرماندەی هەسەدە بە ڕێکەوتنی هەردوو لار ڕۆژی 7 ئۆکتۆبری 2025 زاینی ئاگربەستێکی هەمەلانەیان ڕاگەیاند. ئەمەش پرسیاری لەسەر چارەنووسی ئەو ڕێکەوتنە دروست کرد کە لە 10 ئازاری 2025 زاینیدا بۆ تێکهەڵکردنی هەسەدە لە دامەزراوەکانی دەوڵەتدا پێشنیار کرابوو. ئەوەی شایانی وە بیرهێنانەوەیە لە 10 ئازاری 2025 زاینیدا ئەحمەد شەرع و مەزلوم عەبدی ڕێکەوتنێکی هەشخاڵیان واژۆ کرد کە ئامانج لەی تێکەڵکردنی پێکهاتە ئەمنی و سەربازی و مەدەنیەکانی سەر بە هەسەدەیە لەگەڵ دەوڵەتی سووریا. لە ڕێکەوتنەکەدا گەرانتیەکی مافە سیاسی و مەدەنیەکان بۆ هەموو سووریایەکان بەبێ جیاوازی ئاینی و نەتەوەیی دیاری کرابوو. هەروەها دووپات کرایەوە کە کورد پێکاتەیەکی دانەبراوی دەوڵەتی سووریایە و بەهرەمەندە لە هاوڵاتی بوونی تەواو و مافە دەستوریەکان. هەروەها ئاگربەستێکی هەمەلایەنیان لە سەرانسەری هەموو خاکەکانی سووریا و دەستپێکردنی یەکخستنی دامەزراوە مەدەنی و سەربازیەکانی باکووری ڕۆژهەڵات بۆ ئیدارەی دەوڵەتی ناوەندی لەخۆگرتە بوو. لەوانە دەواازە سنووریەکان و فڕۆکەخانەکان و کێڵگە نەوتی و گازیەکان. لە ڕێکەوتنەکەدا جەخت لەسەر مافی ئاوارەکان کراوەتەوە بۆ گەڕانەوەیان بە سەلامەتی بۆ ناوچەکانی خۆیان بە گەرانتی پاراستنیان لەلایەن دەوڵەتەوە. هاوکات داوای پاڵپشتیکردنی حکومەت لە شەڕەکانی داکراوە لە دژی پاشماوەکانی ڕژێمی ئەسەد و هەموو ئەوانەی هەڕەشە لە ئاسایش و یەکڕیزی سووریا دەکەن. هەروەها بڕگەیەکی ڕوونی لەخۆگرتە بوو کە قسەی ڕق و تایەفەگەری و بانگەوازی دابەشبوون ڕەت دەکاتەوە و جاخت لەسەر چەسپاندنی بنەماکانی پێکەوە ژیان لە نێوان هەموو پێگاتەکانی کۆمەڵگای سووریا دەکراوە. ئەم شێوەیە ڕێکەوتنی مانگی ئازار چوارچێوەیەکی سیاسی و ئەمنی بۆ بنیاتنانەوەی دەوڵەتی سووریا لەسەر بناغەکانی بەناو هاوبەشی نیشتیمانی نیشاندا کە لە سەرەتاوە هەسەدە بەشداری دانوستانەکانی بۆ بەهێزکردنی کۆنتڕۆڵی حکوومەتی سووریا بەسەر ئەو وڵاتەدا کردبوو. بەڵام لەو کاتەوەی ڕێکەوتنەکە واژۆکرا، جێبەجێکردنی ئەم ڕێکەوتنە بەردەوام لە دۆخێکی خراپدا دەرکەوتووە. وردەکاریەکانی یەکگرتنی سەربازی و ئیداری تا ئێستا بەناڕوونی ماونەتەوە و میکانیزمەکانی گواستنەوەی دامەزراوەی بەڕوونی دیاری نەکراون. ئەم ناڕوونیەش وای کردووە ڕێکەوتنەکە ئامادە بێت بۆ لێکدانەوە ناکۆکەکانی نێوان دیمەشق و هەسەدە. ئەمەش کەلێنی دروست کردووە کە بەکاردەهێنرێت بۆ پاساوهێنانەوە بۆ دواکەوتنیان خەوکردنەوەی جێبەجێکردنی. هەروەها وای کردووە پەیوەندی نێوان ئەو دوولایەنە هەسەدە و حکوومەتی سووریا لە دۆخێکی ناسکی ئاگربەستا بمێنێتەوە، نەک یەکلاکردنەوەیەکی سەقامگیری بۆ سووریا. گەروا پێشبینی بکرێت کە ئەم ڕێکەوتنەی 10 ئازار تەنها چوارچێوەیەکی فۆرمی و گشتیە بۆ باسکردن لەسەر چارەسەر کە وردەکاری تێدا نییە و هیچ چیشی لێ دەرناکێشرێت. لە هەمان کاتدا هێندە ناڕۆشنە کە لە کۆبوونەوەکانی دواتر لە نێوان حکوومەتی دیمەشق و هەسەدە بەهۆی نەبوونی فۆرمولەی کۆتاییەوە کۆسپیان بۆ دروست بوو. کاتێک هەسەدە ڕێکەوتنەکەی واژۆ کرد، پێدەچێت ئەو ساتەوەختە مێژوویان لە بەرچاو گرتبێت و وەکو مانۆڕێکی هەلومەرجی مامەڵەیان لەگەڵدا کردبێت، نەک پابەندبوونێکی یەکلاکەرەوە و کۆتایی. ئاماژەیان بەوەش کردووە کە لە ئێستادا هەسەدە هەوڵ دەدات تا دەتوانێت مانۆڕ و وەستانی زیاتر لەگەڵ حکوومەتی ئێستای دیمەشقدا بەڕێ بکات، چونکە ڕێکەوتنێک لەسەر بنەمای یەکگرتنی تەواو لە دۆخی پێکهاتی ئێستای حکوومەتی شەرع و پاوانخوازی ئیسلامی سیاسیدا بە مانای کۆتایی هەسەدە دەبێت. لە دوای واژۆکردنی ڕێکەوتنەکەی مانگی ئازار، 4 خولی دانوستان لە نێوان نوێنەرانی حکوومەتی سووریا و هەسەدە ئەنجام درراوە کە دوو کۆبوونەوە لە حەسەکە و دوو دیداریش لە دیمەشق ئەنجام درراوە. دوایین کۆبوونەوە کە لە سەرەتای مانگی تەمموزدا بەڕێوە چووە هیچ ئەنجامێکی تیا بەدەست نەهاتووە. کێشەکەوەیە ئەحمەد شەرع و حکوومەتەکەی پێیان وایە یەکگرتنەوە بە واتای هەڵوەشانەوەی هەسەدەیە، واتە چەکدارەکان تاکە کەسی تێکەڵی سوپای سووریا بن. هەڵبەتە لەلایەن هەسەدەوە جەخت لەسەرەوەیە کە
پێک هاتە ڕێکخراوەیەکەی وەک بناغێکی یەکگرتوو بمێنێتەوە و پارێزراو بێت ناک بە تەواوی لە دامەزراوەکانی دەوڵەتدا هەڵبۆشێتەوە و بتوێتەوە. ئەمەش لەلایەن حکوومەتی سووریا قبول ناکرێت و ڕەت دەکرێتەوە کە بە هەڕەشە بۆ سەر ناوەندبوونەوە و یەکگرتووی سووریا دەزانێت. وەڵا بینەران لێرە ناوبڕێکی کورد وەرەگرین و دێمەوەلاتەن بۆ درێژەی بابەتەکە. خاڵێکی دیکەی بنەڕەتی مشتومڕ پرسی لامەرکەزیە. دیمەشق تا ڕادەیەک مامەڵە لەگەڵ لامەرکەزیە دەکات وەک ڕێکخستنی کارگێڕی لە ناو دەوڵەتێکی یەکگرتوودا. لە کاتێکدا هەسەدە هەوڵ دەدات بیگۆڕێت بۆ فۆرمولەیەکی سیاسی فراوانکراو کە دەسەڵاتی سربەخۆی پێبدات لە بوارەکانی ئاسایش و ئابووری و پەیوەندیەکانی دەرەوەدا. ئەو لامەرکەزیەی کە لەلایەن هەسەدەوە دانوستانی لەسەر دەکرێت فیدراڵی یان دەوڵەتێکی فیدراڵی نییە، باڵکو کۆنفیدراڵیە، واتە دانوستانی نێوان دوو دەوڵەت کە هەریەکەیان سەروەری سربەخۆیان هەیە و ڕێککەوتن لەسەر پەیوەندی هاوبەش لە ژێر یەک چەتری حکوومەتی سووریا دەکەنەوە. ئەمەش بە پێشێلکردنی سەروەری دەوڵەت و یەکگرتووی دام و دەستگاکانی دەزانێت. گومانی تێدا نییە کە تورکیاش ئەمە قبول ناکات. هاوکات ناکۆکی لەسەر پرسی ئابووری و کۆنتڕۆڵکردنی سەرچاوەکان بە تایبەتی نەوت و گاز و دەواازە سنووریەکان قوڵتر دەبێتەوە. لە کاتێکدا کە ڕێکەوتنی مانگی ئازار گەڕانەوەی ئەم سەرچاوانەی بۆ ئیدارەی ناوەندی دەوڵەت دیاری کردەبوو. هەسەدەش پێشنیاری هێشتنەوەی پشکەکانی ناوخۆیی لە بواری کارکردن و داراییدا دەکات. هەسەدە و حکوومەتی سووریا لە دوای واژۆکردنی ڕێکەوتنامەی دەی ئازاری 2025ەوە سەرقاڵی دانوستانێکی قورس بوون بە ئامانجی یەکلاکردنەوەی چارەنووسی پرۆژەی بەڕێوەبردننی خۆیەتی لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا. سەرڕای پێکهێنانی لیژنە هاوبەشەکانی نێوان هەردوولا لە مانگی حوزەیرانی ساڵی ڕابردوودا، بەڵام دواتر دانوستانەکان وەستان بەهۆی پەرەسەندنی ناکۆکیەکان لەسەر شوێن و سروشتی دانوستانەکان. هەسەدا پێداگری کرد لەسەر گواستنەوەیان بۆ پاریز لە ژێر چاودێری فەڕەنسا و دیمەشق ڕەتی کردەوە ئەو پرسە بە نێودەوڵەتی بکات و پێداگری لەسەر ڕاگررتنی ئەوان لە چوارچێوەی خاکی سووریادا کرد. جگە لەوەش ناوبەناو پێکدادانێکی سنووردار بەهۆی پێشێلکاری مەیدانی و تۆمەتی یەکتر بە پێشێلکردنی ڕێکەوتنەکە سەری هەڵداوە، واتە ئاگربەستەکە بە شێوەیەکی ناسەقامگیری ماوەتەوە و هەرواش دەمێنێتەوە. ئەم پێکدادانانە درێژە پێدەری شێوازێکە کە ماوەیەکە بڵێن بەردەوامە، بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی حەلەب و دێرحەفر کە ئەم ناوچانە لە دوای ڕووخانی ڕژێمی ئەسەد لەلایەن هەسەدەوە کۆنتڕۆڵ کراون و لەو کاتەدا هەسەدە بەرەو حەلەب پێشڕەویان کرد، ئەوان کۆبوونەوە بووە هۆی پێکدادانی پچڕ لە نێوان هەردوولادا. ئەوەی شایەنی باسە پێکدادانەکانی ئەم دواییە ئاماژە بە ڕەهەندی سیاسیە دات و کە حکوومەتی سووریا جۆرێک لە گەمارودانی بەسەر گەڕەکەکاندا سەپاندووە لە بەرامبەر ڕۆڵی هەسەدە لە حەلەبدا، واتە دەرکردنی نەفوزی هەسەدە لە حەلەب. ئەمەش بەشێکە لەو سیاسەتەی کە شەرع دەیەوێت تەواوی سووریا کۆنتڕۆڵ بکات. پێکدادان و تۆپبارانکارانی ئەم دواییە یان تۆپبارانکردنەکانی ئەم دواییەی بوونەتە هۆی ئاوەرەبوونی خەڵکی مەدەنی لەو گەڕەکانەی زیانیان لێکەوتوێتەوە، هەر بۆیە ئاماژەن بۆ مەبەستی حکوومەت بۆ زیادکردنی فشاری سەربازی لەو ناوچانەدا. لەگەڵ ئەوەشدا هەسەدە هەڕەشەی ئەوە دەکا کە هەر کۆنتڕۆڵکردنێک بەسەر ئەو گەڕەکانەدا بێت، واتە مانای کۆتایی بە ڕێکەوتنەکەی دەی ئازار دەهێنێت. دەستێوەردانی ئەم دوایی ئەمریکاش لە ڕێگەی نێردەی تایبەت تۆم بارەک و فەرماندەبرات کوپەر لە فەرماندەیی ناوەندی ئەمریکا هەوڵێکە بۆ گەڕانەوەی پرۆسەی سیاسی و ڕێکەوتنی حکوومەتی سووریا و هەسەدە. ئەمەش ئاشکرایە گەر پێش بێت لە بەرژەوەندی واشنگتۆندا هەیە. ئاشکرایە کە تورکیا ڕۆڵێکی سەرەکی دەگیڕێت لە تەواوی هاوکێشەکەدا. هەوڵ و خواستێکی بەهێزی هەیە بۆ کۆتایی هێنان بە هەسەدە، بۆیە پاڵپشتی هەر هەنگاوێکی حکوومەتی سووریا دەکات کە ئامانجی کۆتایی هەسەدەش لە نەخشەکانیدا هەبێت. وەڵا بینەران ناوبڕێکی تر دەبینین و دێمەوەلاتە. دیداری نێوان مەزلوم عەبدی و ئەحمەد شەرع کە لە چەند ڕۆژی ڕابردوودا شاهیدی بووین، وەزیری بەرگری و بەشێک لە ئەندامانی حکوومەتەکەی بە نێوەنگیری ئەمریکا
بۆ کەمکردنەوەی بارگرژی دۆخەکە دوای تێگەڵچۆنی چەکداری نێوان هەسەدە و سوپای سووریا لە حەلەب دۆخەکە لەسەر زەوی لە ناوچەکانی ژێردەسەڵاتی هەسەدا بەردەوامە لە هەنگاونان بەرەو ئامادەکاریەکان بۆ ململانەیەکی نوێ لەگەڵ دیمەشقدا. ئەمە ژاماشەیە بۆ ئەوەی کە سەرکردایەتی هەسەدە خۆیان ئامادە دەکەن بۆ ئەگەری ڕوبەڕووبەنەوەی تر لەگەڵ سوپای سووریا یان کوتلەکانی سەر بە تورکیا لە باکووری ئەو وڵاتەدا. پێدەچێت هەسەدە زیاتر لە چوارچێوەی کای نەفوزی ئەمریکادا خۆی ڕاگرێت بەبێ ئەوەی ئاسوویەکی سیاسی ڕوونی هەبێت. ئەماش پێداگری مەزلوم عەبدیە لەسەر پاراستنی هاوسەنگی و هەوڵدان بۆ کەمکردنەوەی ململانێ لەگەڵ دیمەشق و ئامادەکاری بۆ هەر سیناریۆیەک کە بەرەو ڕوویان بێتەوە. ئارامی ئێستای شێخ مەقسوود و ئەشرەفیە و دێرەزۆر ئاگربەستێکی کاتیە کە واشنتۆن لە ڕێگەی فشاری دارایی و سیاسیەوە سەپاندوێتی. هۆکارەکە یان هۆکارە بنەڕەتیەکانی ئەو ململانەیە وەکو خۆیان ماون. سەرەڕای سەرکەوتنی کاتی واشنتۆن لە ڕاگررتنی گژیەکان بەڵام تا ئێستا چارەسەری ڕەگ و ڕیشەی قەیرانەکانی نەکردووە. چانسی گەیشتنی هەسەدە بە ڕێکەوتنێکی سیاسی لەگەڵ دیمەشق ئاڵۆزە. ئاشکرایە کە ڕژێمی سووریا ئامادە نییە دەستبەرداری ناوەندگرایی ڕەهای خۆی بێت و یان دان بە هەر ئیدارێکی سربەخۆدا بنێت کە ڕەنگە بێتە هۆی دابەشبوونی سووریا لە داهاتوودا. ئەتوانین بڵێن ناوچەکە بەڕووی چەند ئەگەرێکدا بەکراوەی دەمێنێتەوە. ئارامی پچڕ یان هەڵکشانێکی نوێ کە لەوانەیە لە دێرە زۆر یان گەڕەکە کوردیەکانی حەلەب سەر هەڵبداتەوە. ڕێکەوتنەکانی ئێستا بەرگەی فشارەکانی بارودۆخی ئاڵۆزی سیاسی سووریا و ناوچەکە ناگرن و دۆخی سووریا لەم گێژا و ناجێگیریە سیاسیە لە سایدە سەڵاتی ئیسلامیدا نایەتە